تا دێت مەترسیەکانی دەستپێکردنی هێرشی زەمینی سوپای ئیسرائیل بۆ سەرناوچەی ڕەفاح لە باشووری غەزا ڕووی لە زیادبوونە. لەوبارەیەوە شەوی ڕابردوو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەگەڵ بنیامین ناتانیاهۆ سەرۆکۆسیرانی ئیسرائیل پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا کە 45 خولەکی خایاند. لە پەیوەندیەکەدا بایدن هۆشداری داوەتە ناتانیاهۆ لە دژی دەستپێکردنی هێرشی زەمینی سوپای وڵاتەکەی بۆ سەر ڕەفاح بەبێ بوونی پلانێکی پێشوەختە بۆ ڕاگواستنی هاوڵاتیانی مەدەنی لەو ناوچەیەدا. بە گوێرەی راپۆرتێکی پێگەی ئاکسیۆسی ئەمریکی بەرپرسانی ئیدارەی بایدن بە ڕاشکاوی ئەوەیان بە ئیسرائیل ڕاگەیاندووە کە لە دژی ئۆپراسیۆنێکی هاوشێوەن بەبێ بوونی پلانێکی ڕوون بۆ دەرباسکردنی پێشوەختەی ئەو ئاوارانەی کە لە ترسی بۆردومانەکانی ئیسرائیل ڕوویان کردووەتە ڕەفاح. لەبارەی پەیوەندیەکەوە کۆشکی سپی ڕایگەیاندووە بەشێکی زۆری گفتوگۆکان لەبارەی هەوڵەکانی ئازادکردنی ئەو 132 بارمتەیەوە بوون کە هێشتا لای حەماس ماون. بەرپرسانی ئەمریکا ڕایان گەیاندووە پرسەکە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە. هاوکات بایدن بە ناتانیاهۆشی گوتووە ئۆپەراسیۆنی سەربازی لە ڕەفاح ئەنجام نادرێت تا پلانێکی کردەیی بۆ پاراستن و پشتیوانی ئەو 1 ملیۆن کەسە ئامادە نەکرێت کە لەوێدا گیرساونەتەوە. گوتوشێتی ئەوان هیچ شوێنێکیان نییە بۆی بڕۆن. لەبارەی هێرشەکەەوە میدیای حەماس لە زاری بەرپرسێکی گروپەکەەوە ڕایگەیاند هەر هێرشێکی ئیسرائیل بۆ سەر ڕەفاح تەواوی ئەو گفتوگۆیانە لەبار دەبات کە تاوەکو ئێستا لە نێوانیاندا بۆ ئازادکردنی بارمتەکان ساز کراوە. هەرچەندە بایدن بەردەوام پشتیوانی وڵاتەکەی بۆ ئیسرائیل دەربڕیوە، بەڵام داوای هەنگاوی بە پەلە و وردی لە ئیسرائیل کردووە کە بڕی هاوکاریە مرۆییەکان زیاتر بکات و ژیانی هاوڵاتیانی مەدەنی غەزا بپارێزێت. ئەم پەیوەندیە چەند ڕۆژێک پێش کۆبوونەوەیەکی چاوەڕوان کراو دێت کە لە نێوان بەڕێوەبەری دەستگای هەواڵگیری ئەمریکا CIA بیل بێرنز و سەرۆکوەزیرانی قەتەر و بەرپرسانی هەواڵگیری میسر و ئیسرائیل لە قاهیرە بەڕێوە دەچێت. ئامانجی کۆبوونەوە کەشتا و توێکردنی هەوڵەکانە بۆ گەیشتن بە ڕێککەوتنێکی نوێی ئازادکردنی بارمتەکان کە ڕەنگە ببێتە هۆی ڕاگررتنی شەڕی غەزا.